کورسات نیوز بە دوواداچوون بۆ ئەو گرتە ڤیدیۆ دەکات کە چەند ڕۆژێک کاڵایەکی گەورەی لارێمی کوردستان دروست کردووە. بە وتەی بەرپرسانی پۆلیسی سلێمانی زیاتر لە مانگێک باسەر ڕووداوەکەدا تێپەڕیوە و چەند ڕۆژێک دواتر تۆمەتبارەکە دەستگیر کراوە. بەڵام لە ڕوانگەی بەرپرسیارەتی لایەنی کۆمەڵایەتی و پاراستنی شکۆی ئەو کەسەی کە هێرشەکەی کراوەتە سەر ڕێگە نەدراوە گرتە ڤیدیۆیەکە بڵاو بکرێتەوە. ئەوەی لە لای پۆلیس و دەستگا ئەمنیەکانی سلێمانی جێگەی سەرسوورمانە هەندێک لایەنی سیاسی بێ گوێدانە ناوزڕاندن و لێدان لا کەسایەتی ئەو کەسەی کە تاوانەکەی بەرامبەر کراوە کەیسەکەیان کردووەتە کەرەستەیەکی بانگەشێڵ بژاردن. بەڕێوەبەری پۆلیسی پارێزگای سلێمانی دەڵێت ئەوەی کە پێویست بێت کراوە و کەیسەکە ڕێڕەوی یاسایی خۆی وەرگرتووە. ئەو ڕووداوە لە 26 مانگەوە ئێمە ئەو ڤیدیۆیەمان لایە، لە 26 هەشتەوە ئێمە ڤیدیۆمان لایە بە دوچوونمان کردەوە لە سیانزەینەوە ئەم کەسە دەستگیر کراوە لای ئێمە ئێستا بەندە بەداخەوە لەبەر ئەم بانگەشەیە هەندێک لایەن ئەمە بەکارێنێ، چونکە تاوان لە هەموو شوێنێکە گرێ. تاوان ئەوەیە ئەگەر خراپە ئەگەر بەدوایە نەچی ئەگەر کەسەکە دەستگیر نەکرێ مادە ئەم کەسە دەستگیر کراوە ڕوبەڕووی یاسا کراوەتەوە پێویست بۆ هەڵایە ناکە. ئەم کەسە هەر یەک تاوانی ئەنجام نەداوە، چەند تاوانێکی ئەنجام داوە. لە شەقڵاوش تاوانی ئەنجام داوە، فەرمانی دەستگیرکردنی هەیە، لێرە چەند تاوانێکی ئەنجام داوە، هەر تاوانێک سزای خۆی هەیە. کورسات نیوز دەچێتە ئەمانە و نانەواخانەی کە هێرشەکەی تێدا ڕوویداوە. ئەو کەسەی کە هێرشەکەی کراوەتە سەر دەڵێت سکاڵای تۆمار کردووە و سوپاسی دادگا و هێزانامنیەکانیش دەکات کە ڕێگەیان نەداوە ئەو کەسە لە یاسا هەڵبێت. دەستخۆشی و سوپاس و پێزانینی خۆم بۆ برایانی پۆلیس، بۆ ئاسایش، بۆ دەستگا ئەمنیەکان، بۆ هەموو لایەنەکان دەستخۆشییان لێکم کە ئەو کەسە کە من شکاتم لێ کرد ئەوەی پێ نەچوو کە ئەوان گرتیان و ئەرکی خۆیان جێبەجێ کرد. کاریگەری لەسەر کەسابەتمەوە بووە، لەسەر دەروونمە بۆ ئیشم پێ ناکریانی زۆر من لێ خۆش نابم ئەمجارە بە هیچ شێوەیە. ئێرە بەشی گرتن و گواستنەوەی سلێمانیە، ئەو شوێنەی کە لە سیانزەی مانگەوە ئەو کەسەی تێدا بەند کراوە کە لە گرتە ڤیدیۆیەکەدا دەردەکەوێت و هێرش دەکاتە سەر کاسبکارێک. ئێستا پەشیمانە لەو تاوانەی کە کردوێتی. من وەکو خۆم ئەو هەڵەی کە کردومە داوای لێبوردن لە هەموو لایەکەکەم بۆ ئەو مۆزوعش کە ئەڵێن ئەم مەنسوولی لە پشتەوەیە و کۆمەڵێ باسکراوەکە هەندێک لە مەسوولەکانی لە پشتەوەیە. نەخێر من هیچ مەسوولێکم لە پشتەوە نیە، هیچ پەیوەندێکم بە یەکێتیشەوە نییە، نەک بە مەسوولێکی کێتیەوە. ئەو کەسەی کە هێرشەکەی ئەنجام داوە سەربەلایەنێکی سیاسیە لا دەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان. قایمقامی سلێمانی دەڵێت هیچ کەسێک لا سەر و یاساوە نییە و هەر کەسێک سەرپێچی بکات ڕووبەڕووی سزای توندی یاسایی دەکرێتەوە. دڵنیایی تەواو ئەین بە خەڵکی بە شەرەفی شاری سلێمانی کە هیچ کەسێک لەسەر و یاساوە نییە و هێزەکانی پۆلیس و ئاسایش هەموو هێزە ئەمنیەکان لە حاڵەتی ئامادەیی تەواوان و هەر کەسێک خوا نەخواستە سەرپێچی بکات ڕووبەڕووی سزای یاسایی ئەبێتەوە و بە توندترین شێوە سزا ئەدرێت. ڕووداوەکە هەرزوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ڕاگەیاندنەکان کرایەڵایەکی گەورە. قوبات تاڵەبانی دەست بەجێ لە پەیامێکدا ڕایگەیان ئەم کەیسا کە ڕێوشوێنی یاسایی تێدا گیراوەتە بەر هیچ گۆشە و دەرفەتێکی بۆ مزایدەی سیاسی و میدیایی تێدا نیە و کەرامەتی مرۆڤ زۆر لەوە شکۆدارترە کە بکرێتە بابەتی کەرەستەیەک بۆ بانگەشەی هەڵبژاردن. تۆمەتبارەکە ئێستا لە گرتن و گواستنەوەی سلێمانی دەست بەسەرە. بە وتەی بەرپرسانی پۆلیس و دادگا تا ئەو کاتەی لە بەرامبەر تاوانەکەی سزا دەدرێت لە کوچی زیندان دەربازی نابێت. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.